ئایا دەزانی پشیلەکان دوو لەسەر سێی تەمەنیان لە خەودان؟ بۆ نمونە گەر پشیلەیەک 9 ساڵ تەمەنی هەبێت ئەوە 6 ساڵی تەمەنی لە خەودا بەسەری دەبات. ئایا دەزانی شاژنی تایلەند لە پێش چاوی دەستەی پاسەوانی و خزمەتگوزارەکانی بۆچی غەرق بوو خنکا و کەسیش هەوڵی دەربازبوونی نەدا؟ چونکە دەستلێدان لە شاژنی تایلەند قەدەغە و سزای زۆری هەبوو. ئایا دەزانی بۆچی ئەمریکیەکان عاشقی دزی بەناوبانگ چارلی فلۆید بوون؟ چونکە لە کاتی دزی لە بانکەکاندا هەموو ئەوراق و بەڵگەنامەی خەڵکیشی دەسووتاند و ئیدی دەوڵەت نەیدەزانی کێ قەرزارە یان خۆت کێ پێشینە و قیستی لەسرە. ئایا دەزانی ژیانی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ناو کۆشکی سپی بێ بەرامبەر نییە و دەبێت لە بەرامبەر مانەوە و خواردن و خواردنەوەکانی بەشێک لە موچەکەی سەرف بکات؟ ئایا دەزانی ویلیام جیمر وەکو زیرەکترین مرۆڤ تا ئێستا لەسەر زەوی ناسێنراوە چونکە دەیزانی بە زیاتر لە 40 زمان قسە بکات؟ ئایا دەزانی لە 8500 کەسدا تەنها یەک کەس دڵی لای ڕاستەوەیە؟ ئایا دەزانی ورچی کوالا هیچ کات ئاو ناخواتەوە و ئەو ڕێژە ئاوەی پێویستی پێیەتی لە ناو گەڵای ڕووەکەکاندا دابینی دەکات؟ ئایا دەزانی مشکی بیابان ساڵانە 1/3 خۆراکی خەزنکراوی جیهان تێکەدات؟ ئایا دەزانی بادەمی هیندی هی وڵاتی بەرازیلە؟ ئایا دەزانی کرمی ناوگڵ کە لە کوردەواریدا بە کرمەلیقە ناوبانگە نەدەبیستێت و نەدەبینێت؟ ئایا دەزانی ئەو پێستەی جومگەی ئەنیشکی داپۆشیوە 11 ڕۆژ جارێک نوێ دەبێتەوە؟ ئایا زانیوتە خەڵکی کیشوەری ئاسیا لە کیشوەرەکانی تر کەمتر تووشی نەخۆشیەکانی دڵ و شێرپەنجە دەبن؟ ئایا دەزانی کەنغەرەکان ناتوانن بەرەو دواوە ڕێگە بکەن؟ ئایا دەزانی زیاتر لە 31 ئەوەندەی خەڵک کە لەسەر زەوی دەژین زیاتر لە ژێر خاکن و مردوون؟ ئایا دەزانی داهێنەرانی هێلەکی گول لە نەبڕ و جلوبەرگی دژاگر و فڵچەی جامی ئۆتۆمبیل ژنان بوون؟